لە لای خەڵکەوە بەهۆی ناڕۆشنبیریەوە بەکاردێنرێت. ڕۆشنبیرێکی زۆر نییە بە لای خەڵکەوە ئەو سوبانە بەکاردەهێنرێتن. ئەو سوبانەش خەتەرێتێکی زۆر هەیە بۆ ماڵ و دوکان و ئەو جیانە بەتابەتی ئەو ماڵانە کە شەوان سۆبەی پێ دەکەن و بەجێ دەهێڵن و بێ ئەوەی هیچ گوێیەکی بدەنێ. بۆی تربیەکەین چیشمان بەیتەرە ئیتەرەکە دەژینی و کاتێکە سوێ ماڵە بڵێت وەڵە شۆرتی کار بە ڕوویدا حکومەت دوی لێکردین حکومەت قەرەبوومان بکاتەوە حکومەت بۆ ئاکا حکومەت بۆ من حکومەتەکە یانجا تو دەچی بۆ دەرەوە دەچی بۆ سەیرە بۆ سەیرانگا بۆ سەفرە بۆ پیاسە لە سرکێتەکە بێنە خوارەوە زۆر ئاسایی وەگرن. بەڕای من ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە بە بازرگانی سەربەست نەدات ئێمەش حاڵماوان نابێ چونکە بازرگانی سەربەزوا لە وڵاتێکی وەکو ئێمە دەکا کە بە ئاواتەکانمان نەگەین بەڕاستی زەرر بکەین لە دواڕۆژ و پیشەکانی خۆماندا.